هەر لە هەڵەبجە و لە ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا میوانێکی بەڕێز من لەگەڵ دەبێت بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە لەو زیاتر دەپرسم سەبارەت بە قۆناغەکانی قەرەبووکردنەوەی هەڵەبجە و هەروەها و کارانێکی پێویستە بکرێت بەڕێز ئازادەم کاتت باش دوای 36 ساڵ لە کیمیابارانکردنی هەڵەبجە ئێستا هەڵەبجە و قوربانیانی و چەکە کیمیایی پێویستیان بە چییە؟ سپاس بە بەڕێستان لە 36مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی هەڵەبجە شەیدانی کیمیاباران شەیدانی گەلی کوردستان دانەوێنین سڵاومان بۆ کەسوکاری سەربەرزیانەیە. هەڵەبجە شارێکە کە ئەتوانی بڵین 36 ساڵەوە پێش نزیک بە 80,000 نەسەمە ژماری دانیشتوانی بووە لە ڕۆژێکی کۆمڕای کیمیابارانەکرێ 5,000 لە کوڕ و کچی سڤیل مەدەنی لە پیاو لە پەکەوتە لە نەخۆش لە گەنج و لاوی ئەم شارە شەهید دەکرێن نزیک بە 200 منداڵمان تاکو ێسش بە ئاواتی ئەوەن دایک و باوچیان لە ئامێزیان بگرین نزیک بە 10,000 مرۆڤی ئەم شارە واتە هەڵەبجە بە دەڤەرەکەی شارە زۆر و هەورامانەوە بە برینداری دەبێنەوە. دوای ڕاپەڕینێکی ساڵینەوەیەک هەڵەبجاتەوە سەرپێی خۆی کابینەکانی حکوومەت هێرمی کوردستان کارەبایان بۆ ڕاکێشا یەکەم جار ئەم شاریان پاک کردەوە لە وێرانەی جادەیان بۆ ڕاکێشاوە توانراوێتە لە هەڵەبجە زانکۆ هەیە پەیمانگا هەیە ژیان هەیە سوپاس بەخوا ئێمە ئەتوانین بڵین کابینەکانی حکوومەتی هێرمی کوردستان لە 92 تاکو ێستا کارێکیان بۆ هەڵەبجە کردووە بەڵام بیرمان نەچێ هەڵەبجەی 5,000 شەهید هەڵەبجەی ئاوارە بووی نزیک بە 70,000 کەس هەڵەبجەی برینێکی گەورە لە مێژوو لە جەستە و لە زەمیرمانە هەروە بە ئاسانی برینەکەی زامەکەی ئەوە نەقوڵە ناتوانین ساڕێژی بکەین بەڵام ئەتوانین بژڵێن ئەکرێت ساڵانە حکوومەتی هێرمی کوردستان لە پاڵ بەرنامە و پلانی ئاوەدانی خۆیدا بۆ سەرجەم پارێزگاکان ئەو لەوێت بە شاری هەڵەبجە بدا چکە هەڵەبجە سەربادیەوەی 5,000 مرۆڤی لێشەی دەبێ ئەم شارە تەختەکرێ بە TNT ئەتەقێنرێتەوە خەڵکەکەی تاجیرە بێ و لە 16ی سێی ئەمڕۆی هەشتا پاش 7 مانگ ینی پاش 4 ساعتی تر یەک مرۆڤ لەم شارە ناژی شارەکە کۆڵانەکانی بڕە لە جەستەی مرۆڤی مردوو لە جەستەی مرۆڤی زامدار لە جەستەی مرۆڤی هاوارکردن بۆ قومێک ئاو بۆیە بەڕاستی ئێمە جێخۆیەتی هەموو ئەرکەکانمان خەلە سەر شانی حکوومەتی هێرمی کوردستان چکە ڕۆڵەکاری هەڵەبجە ڕۆڵی ئەم گەلەن هی ئەم خاکەن هی ئەم نیشتیمانن دیارە لە پاڵەوەشا دیارە بێ حکوومەتی عێراقی فدراڵ وە کۆمەلگای نێودەوڵەتی جەنابی پارێزگار جگە لە ئەرکەکانی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەکەوە ئەمە ئەرکی حکوومەتی عێراق کە قەرەبووی قوربانیانی هەڵەبجە بکاتەوە لەم بارەوە تا چەندە هەنگاوی کردەیی هەبووە و چیتان کردو بۆی کە حکوومەتی عێراق پابند بکرێت بە جێبەجێکردنی ئەرکەکانی بەرامبەر بە هەڵەبجە؟ ئێمە پێمان وایە حکوومەتی عێراقی فیدراڵ ئەبێ لە زاخۆ بۆ فاو بە یەک چاوسێر بکە لە ئاوێسەری منتیقەی هەورامانی منەوە بۆ بەسرە بە یەک چاوسێر بکە لە ئەعماریە لە ئاوەدانکردنەوەیە هەموو جاروتمانە حکوومەتی عێراقی فیدراڵ ناوچەیەکی گەورەیە کە زۆر زەرمەند بووە پێوتێ نەجەفی ئەشرەف ناوچەیەکی گەورەیە کە زۆر با بڵین سوتماک بووە پێوتێ منتیقەی هەوارەکان و هەڵەبجە شان بەشانی ئەوان تووشی نامەتیشی گەورە بووە لە سەردەمی ڕژێمی بەعسی فاشستا بۆ ئێوە حکوومەتی عێراقی فیدراڵ لە پاڵ هەر قەیرانێکە لە پار هەر ئیشکالێکی سیاسیە نە نەجەفی پیرۆز و لە ناوچەی هەوارەکە و لە هەڵەبجە پشتگوێ نەخا بۆیە ئەبێ حکوومەتی عێراقی حقەتە بزانێ تاکو ئێساش هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریۆ بەشێکی دانەبراوە لە عێراقی فیدراڵ واتە چۆن ئەبێ بە فەخر بە هەموو کارەکان لە ناوڕاست و خواروی عێراقەوە بکەین فەخر بە کارەکانی کوردستانی عێراقیش هەرێمی کوردستانی شۆ بکەین داوامان لە حکوومەتی عێراقی فیدراڵ هەیە قەرەبووی کەسوکاری کیمیاباران کاتەوە و ئەم کەیسە بە جینۆسایدێکی گەورە بناسێنێ و ئیدانی ڕژێمی پێشوو بکە و لە ڕووی یاساییەوە بچێتە ژێرباریەوەی کە قەرەبوو بکرێتەوە لە ڕووی اقتصادیشەوە لە ئاوەدانکردنەوەی ئەم شارە ئەم پارێزگایە ئەم دەبەرە بکاتەوە بەڵامەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ئیمزا لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە کراوە تا ئێستا لە پەرلەمانی ڕقم بابەتە ماوەتەوە و ڕەزامەندی لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئایاماتانێت تا چەندە کاریگەری هەبێت لەسەر ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و هەروەها پێشکەوتنەکان لە هەڵەبجە پێشێوازێکی دیکە ئەگەر پەسەند بکرێت؟ ئێمە پێمان وایە گەر هەڵبجە بێ پارێزگای 19 واتە 8 دەستێکی ئاوەدانکردنەوە لە دەروێ عێراق بێ بۆ کۆماری عێراقی فیدراڵ بەر هەڵەبجەشەکەوێ بڕوامان وایە کە بێ بە پارێزگای 19 ئێمە کۆمیسیۆنمان دەبێت و ئێمە فراکسیۆنی تایبەتی خۆمانە بێ و ئێمە بودجەمانە بێ واتە لە ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی عێراق نوێنەرمانە بێ و بودجەشمان لە داهاتی عێراقە بێ و پێشمان وایە ئەم کارێکی پێویستە بە زووترین کات
حکوومەتی عێراقی فدرال جێبەجێ بکە تەڵەبی پارێزگابوون من جملەیەکم لە وتارەکەی خۆماوت وتم من وەکو ئازاد تۆفیقی هەڵەبجە وەک ئازاد تۆفیقی پارێزگاریش نا کە خۆم خەڵکی ئەم شارم شەرمەکەم لە 37 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە واتە لە ساڵێکی تر کە ئێستا 36 ساڵێتی خەڵکی هەڵەبجە ڕێکخراوەکانی هەڵەبجە ئیدارەی هەڵەبجە داوای بە پارێزگابوون بکە ئەبێ حکوومەتی عێراقی فیدال بۆ ساڵی داهاتوو 100% هەڵەبجە پارێزگا بێ و هەڵەبجە ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی عێراقی بێ و هەڵەبجە بودجەی تایبەتیە بێ و دەستی ئاوەدانکردنەوە هەبێ ئەمە ئومنیاتمانە هیوامانە و بە یادداشتیش داومانە بە دەسەڵاتدارانی سیاسی لە حکوومەتی عێراقی فیدال. بەڵێ لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەت یارەمی کوردستان سەردانی هەڵەبجەی کرد چەندین پرۆژەی گرنگی لەوێ ڕاگەیاند وەروەها داوا دەکات کە پاڵپشت بن بۆ ئەوەی کە هەڵەبجە ئاوەدان ببێتەوە خزمەتگوزاری پێ بگاتن پرۆژانە تا چەندە خزمەتی هەڵەبجەیان کردووە. لە ڕۆژی 22 مانگ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی وەزیری ناوخۆ وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری کوشت و کاڵ دکتۆر محەممەد شکوری دەستەی و بەرهێنان سەردانێکی هەڵەبجەیان کرد وە کۆبنەوەیەکی زیاتر لە چنددەقەیمان لەگەڵاکردن و ئەو سەردانە بۆکردنەوەی ڕێگای تۆخوت و پردی تۆخوت بوو و بۆ پێدانی ژماری ئۆتۆمبیلی بە ژمارەی هەڵەبجە بوو و بۆکردنەوەی کۆلێژی پزیشکی بوو لە زانکۆ بۆ ڕێکارەکانی گرتنەبەری ڕێکارەکانی بە قەزابووری خوڵماڵ بوو ئێمە یاداشتێکی نۆخاڵیمان خستە بەردەستیان بە دامەزرانی 500 لە کوڕکچی ئەم شارە کە دەرچووی ماحەدن دەرجوی کۆلێژن بتوانن ممارەسەی ئیش و مێنەی خۆیان بکەن هەر نۆخاڵەکان بۆ جێبەجێکردین جێی تەقدیرە جێی ڕێزە هیوادارین ئەو بەخشینە ئەو عەتاە هەمیشە بەردەوام بێت. بەڵێ بەڕێز ئازاد لە ئاستی نێودەوڵەتیدا تا ئێستا پەرلەمانی 4 وڵات تاوانی کیمیابارانی هەڵەبجەیان بە جینۆساید ناساندووە ئایا هەوڵەکان لەم بارەوە توانیوانە کاریگەر بن چەنگاوێکی دیکە هەیە بگیرێتە بەر بۆی هەڵەبجە ئەو تاوانی بەرامبەری کراوە لە ئاستی نێودەوڵەتیدا زیاتر بناسێنرێت؟ دیارە ئێمە بە پلەی یەکەم داوای لە حکوومەتی عێراقی فرداڵەکەین کە ئەوە حکوومەتێکە عضوە لە ئومەمی متحیدە و خاوەنی کورسی و پێگە و ئاڵای تایبەتی خۆی هەیە ئەو بتوانێت لۆبیمان بۆ بکە و داوای لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و داوا لە لۆبی مسەقفینی کورد سیاسی کورد کاراکتەری ئەدیب و نخبەی با بڵێن هەڵبژێرایی کورد کە جالیەکی زۆرمان لە هەر چوار پارچەکە نەک لە پارچەی کوردستانی عێراق لە سوید لە فەڕەنسا لە بریتانیا لە ئەوروپا لە ئەمریکا لە ئوسترالیا لە وڵاتانی ئەوروپا هەیە هیواداری ئەوان بتوان کارە بکەن وەکو هۆڵۆکۆست چۆن لە دوای 1945 جەنگی جیهانی دووەمە دواتر بە جینۆساید دەناسێن لێ قەزەی هەڵەبجە و کەیسی هەڵەبجەش بە زیندوی بێنێتەوە بەوەی کە بتوانێت احتراف بەوە بکرێت کە هەڵەبجە گەلێکی مەزلومە و هەڵەبجە نیشانی مەزلومەتی گەلی عێراق و ڕەمزی نەتەوەیەکی بێدەوڵەتە کە لە ڕۆژی 16 کیمیاباران کراوە 5,000 مرۆڤی لێ شەهید بووە 10,000 کەسی بریندار بووە ئەبێ لە خانەی جەریمە گەورەکان کارەساتە گەورەکانی ناومێژووی مرۆڤایەتی حسابی بۆ بکرێ ئەوە لۆبی ئەوێ لە حکوومەتی عێراقی فیدرال لە حکوومەتی هەرێم و لە جالی کوردیوە ئیشیشیان کردووە کە تا زۆر هیوادارین ئیشەکەیان بەرهەمدار بێ لە ئایندەیەکی نزیکدا. باش لە کاتێکدا کە 36 ساڵ بەر لە ئێستا بە بۆنی سێ و سەرجەم هەڵەبجە کیمیاباران کرا و سروشتی هەڵەبجە بە تەواوەتی لە ناوچوو بەڕێزت لە دیمانەیە کە بۆ کوردستان 24 ئاماژەت بەوە کردو ئێستا هەڵەبجە لە پارێزگایەکی بەکارهێنەرەوە بۆتە پارێزگایەکی بەرهەمهێنەر بەرهەمەکانی براندن ئەم پێشکەوتن و ئاوەدانیە بۆ هەڵەبجەیەکان چەندە گرنگە چیتر پێویستە بکرێت بۆی کە زیاتر بکەوێتە ناو چوارچێوەی ئاوەدانی بە تایبەتی لە بواری ئابووریەوە بەرهەمهێنانەوە؟ من بە بەڕێستان بڵێم جارە کە دەڵێن هەڵەبجە مەبەستمان چقێکە بۆ دەڤەری شارە زۆر هەورامان هەڵەبجە شارە زۆر هەورامان لە نەهامەتیەکانی پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوو سەی سادق شارۆچکەیەکە تەخت کراوە هەڵەبجە کیمیاباران کراوە هەورامان هەموو تەجیر کراوە و بن بە بنی دادگوێزەکانی وەکو بڵی نەوت کراوەتە بنی چۆکلەکەی لێ کراوەتەوە واتەی ئێمە لە هەڵەبجە شارە زۆر هەورامان تووشی چی بووی نەهامەتیی گەورە بەڵام خۆشبەختانە ئێمە خاوەنی دەشتی شارە زورین کە چوارم دەشتی بەپیتە لەسەر زەوی گەنم و جۆی شارە زۆر براندە لە ناو جیهاندا من پێم وایە ئەگەر ئیستیقراری سیاسی و ئەگەر ئیستیقراری اقتصادی هەبێ بە شارە زۆر ئەتوانێت 5 ملیۆن مرۆڤ بەخێو بکە هەورامان گوێزی و میوەجاتی ئەتوانێت بە هەزاران کەس بەخێو بکە وە لە ناو هەڵەبجە براندی هەنارمان کاریگەری گەورەی هەیە خۆشبەختانە دیموگرافیای هەڵەبجە شارە زۆر هەورامان دیموگرافیایکی گەشتیاریە دیموگرافیایەکە تەزاریسەکەی بۆ جۆرە کشتتوکاڵێکی زۆر
مساهمەمانەکە بۆیە ئەتوانین بڵین هەڵەبجە بینای تحتیە بۆ هەموو هەرێمی کوردستان و بۆ ئاوادانی ئەم شارە بەڵام ئەمە بجێی تایبەتی ئەوێ خیتەیە علمی مەدروسی ئەوێ و هەنگاوی جدی ئەوێ کە هیوادارین ئیستیقرالی سیاسی و ئیستیقراری اقتصادی کارە بکات بتوانین لە ئایندەیەکی نزیکە نمونەی ئەو براندانە بۆ بازاری جیهانی لە هەڵەبجە شارە زۆر هەورامان پێشکەش بە کۆمەلگای مرۆڤایەتی بکرێت. بەڵێ بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە زۆر سپاس لە هەڵەبجەوە لەگەڵ کوردستان 24 بووی.